وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوش بستانم، خوش حالم و هیوادارم انشاءالله لتندرستیەکی باش و لە سەرخوانێکی تەندروست بتان بینم کە لە خوانەکەی پێغەمبەری خوا بچێ سڵاو سەلەم. باسمان کرد لە دەرزەکانی لە دەرزی پێشوە باسی ئەومان کرد کە خورما چەند بەسوودە و چی ئیسفادەیەکی تایە. دەرزی ڕۆیە باسی خورما ئەکەین بۆ نەخۆشی، بۆ ڕۆژوان، بۆ ئافەتی حامیلە. بزانین خورما چی ئیسفادەیەکی هەیە و چۆن ئەکرێ ئیستیغلال بکرێ و ئیسفادەی لێ بکرێ. خۆشەویستەکانم، ئەو کەسانی کە قەبزیان هەیە یاخود ماوەیەکی زۆر خواردن لە ڕێخۆڵە و مەعیدە قەتی سەمێنێ، باشترین چارەسەر بۆیان خورمایە و ئیسفادەیەکی باشی لێەکەن، چونکە ئەو شتانەی کە لە ناو ڕێخۆڵە و مەعیدە و کۆڵۆنایە ڕایە ماڵێ. ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە بە هەمان شێوە چارەسەری گەورەی نەخۆشیەکانی دڵ، چونکە پۆتاسیۆمی تایە، کالیسیۆمی تایە، دیسان خورمایە. ئەو کەسانی کەم خوێنن، ئەو کەسانی حتا کێشەی زۆعفی جنسیان هەیە، بەعکسیشەوە ئەو کەسانی کە سکچوونیان هەیە، چونکە مادی ئەلیافی زۆرە، فایبەری زۆرە، دیسانەوە چارەسەرێکە. ئێوە تەسەوڕەکەن خورما ڕێ لە زۆر نەخۆشی سەرەتانی کۆڵۆن بگرێ؟ بەڵێ، خورما ڕێگرێ لە بەردەم سەرەتانی کۆڵۆنە کە بەحسی تازە باسیەکە. بۆیە ضرورە ئینسانی موسڵمان لە کاتێکا ڕۆژۆ شکێنێ هەموو ئەم معنایانە لای وجودی هەبێ بۆ خورما خۆی، چونکە هەموو ئەو ژەهرانەی کە لە لاشە تا کۆبۆتەوە ئەمڕۆ چی؟ ژەهر کۆبۆتەوە. بەڵێ خۆشەویستەکەم، تۆ ئێستاکەنە خوا لێو قبوڵ کات چەند سەعاتە نانی نەخواردووە، خانەکانی لاشە و تێک شکاوە، هەرچی مادەیە، هەرچی شتە ئەکسپایرەکانە کە ناو ڕەفەکانە ساڵێکە دادناوە وردە وردە هاتوتە ناو خوێن. بۆیە سەرە دێشێ، چونکە ئەم ژەهرانە لە لاشە تا گوزەرەکە هەتا دەرەچێ پێیەچێ. بۆیە ئەم ژەهرەکەیەتە دەرەوە هەتاوەکو لە دەستە نەجاتێ بێ، بەشێکی لە هەناسەوە، بەشێکی لە پێشتەوە، بەسێکی لە میزەوە، بەشەکەی تری ئەبێ خورما زوو بخۆی بۆی کە لە ژەهرەکە بپارێزێ. بۆیە یەکێک لە چارەسەرەکانی ژەهر خورمایە، چونکە مادەی خورما ئەوەی کە لە ڕێخۆڵە و ئەوەی کە لە خوێنایە پاکێکاتەوە تەصفیەکە عینەن فلتەری لاشەوایە. ئینسان زۆر زەرورە یەکەم شت کە دەستی پێکەوتی بسم الله دەست بەرێ بۆ خورما ڕۆژی پێ بشکێنێ. بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکەم شت بە خورما ڕۆژی شکانەوە. ئەمە حیکمەتی تایە، ئێمە لی تێ ناگەین. خورما بە زووترین کات هەڵەوەشێ بۆ فرکتۆز و بۆ گلوکۆز، ئەگاتە مێشک، ئەگاتە لاشە، ئەڵێ ئیبتەلەتی العروق وثەبەتە الئەجر ئین شاء الله. یەکسەر هەستەکا بە خۆی کە الحەمدولله هەموو بۆریەکانی پڕبوونەوە، بۆ خواردنەکانی تێری کردن و هەست بە ئیشباعەکە. بۆ یەکە ئەچیتە سەر خواردن و سفرەکە پێش سەعاتێ لەوە پێش ئەوت هەموو شتەکانە خۆم و داینە نیساکە نەبارە نوێژ بم و بزانی ساگەنیستیان نایڵم. چوویتە مزگەوت و دەنە خورما خوارد و هاتیتەوە، هەڵی وەڵا خوانێ بڕێ تێرەن خوارد. بۆ خورماکە لە تاوتۆ تێربی پێویستە بەیەکی تەر نییە. ئیشباعەکە ئیعازەکەش ئاوا ئەنێرێ بۆ مێشک. بۆیە نەیاڵێ خواردنی زیادە بخۆی. لەو تەڕەسوباتە پیسە نەجاتەیە ئیعازەیە بە مێشکیش هەست بە ئاسوودەی و هەست بە مرتاحیەتێک ئەکەی لە کاتێکە ئاوا خۆی. یەکێ لەو شتانەی کە لە خورمایە هەیە فایبەرە. خۆشەویستەکانم، ئەمریکان کانسەر سۆسایەتی یعنی جەمعیەی ئەمریکی بۆ سەرەتان ئەڵێ هەموو ئینسانێ پێویست دەکات ڕۆژی 20 تا 35 گرام فایبەر بخوا، مادەی ئەلیاف بخوا. ئەمە لە چوا دەسەکەوێت؟ بەس لە خورمایە خورما بخۆی، ئەمە کافیە و تایەتی بەسەر و زیاوە پێویستە بە هیچ شتێکی تر نابێ تەنها ئەگەر خورما هەبێ لە ماڵەوە. ئەگاتان لێبێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەیت لەیس فیها تەمر جائع ئەهلها، ماڵێ ئەگەر خورمایتیانە بێ ئەوە خەڵکەکەی برسیە. بۆیە ضرورە ئاگامان لەم نوقتەیە بێ. ئەگەر بتەوێت، عولەمانە فەرمون ئەگەر بتەوێت تەندروستی چاوی خۆ پارێزی هەموو ڕۆژێک دەن خورما بخۆ. چاو جا باش خورما چ پێویستی بە چاوە هەیە؟ بەڵێ خۆشەویستەکانم، ئەمە قسەی من نییە. بۆیە خورما ضرورە بۆ ئینسانی ڕۆژوان، بۆ بگرێ بۆ ئینسانێکی طەبیعیش کە بێ تەندروستیەکی باش لە ژیانی خۆیان بەسەر بەرێ. ئەی مامۆستا چ پێویستی بە ئافەتی حامیلەوە هەیە؟ ئافەتی حامیلە خۆشەویستەکەم کێشەی چییە؟ یەکەم غازات،
دووەم زەخت، سێم کەم خوێنی، چوارم ئەو جوهدەی کە سەرفێکا لە کاتی مناڵبوونە نەزیف، دوای شێردانی مناڵەکەی. بزانین خورما چ پەیوەندیەکی بەم حاڵەتەوە هەیە. ئەزان زۆربەی ئافرەتەکانمان کە تووشی قەبزیە بن، ئەڵێ کاوی دکتۆر لەو کاتێک کە مناڵەکەم بوو تووشی قەبزی بووم، تووشی قڵیشی کۆم بووم، تووشی نەخۆشی بووم، بەس پێم عیبەوە 5 ساڵە ناوێرم چوومە لای دکتۆر حەزم نەکردووە. چونکە ئافەتی ئێمە بە شەرەفە، ئافەتی کورد زۆر بە حەیایە. سوبحان الله ئافەتم بینیوە 10 ساڵ بۆ نەیتوانی وسەدانی دکتۆرێ بکە. دی خوای گەورە فێرەکا فەرمێ وەهوزی ئیلەیکی بجذعی النەخلە تساقط عليك رطبا جنيا. چۆن بە مەریەمە فەرمێ خورما بخۆ لە کاتێکە مناڵەکەت ئەبێ و عیسا لێ بێتەوە، بە تۆش ئەڵێ خورما بخۆ کە خورما سوودی هەیە لەو کاتەیە مناڵەکەت هەبێ. ئەزانم بۆچی خورما سوودی هەیە؟ یەک، ڕیخۆڵە پاکاتەوە ناڵ ئینسانەکە قەبز بێ. دوو، سۆدیۆمەیاتێک کە هەرچی کردارەکانی لاشەیە بە سۆدیۆمە چێبەرەوە. سێ، پۆتاسیۆمەیاتێک کە زەختی ئینسانەکە نزمەکاتەوە بۆرەکانی خوێنی فراوانەکات و بۆی کە خوێن بۆ هەموو شوێنەکان چۆن نەزیفی کەم بێ. چوار، مادەیەکی متەقەڵیس بۆ ڕەحمدا ئەنێ ڕەحم ئاوا زەخت لێیەکا بۆی کە زوو بشێتەوە یەک زوو خوێنی نەزیفەکەی بگیرسێتەوە. سوبحان الله، مادەی ئۆکسیتۆسینی تایە کەوا لێ مەمکی شەکاوا لە شیری شەکا شیر دەربا، یعنی چۆن ڕەحم وا لێیەکا تون بێت و کرش بێ، ئاواژ وا لە شیرەکە دەربێت و بۆ مناڵەکە حازر بێ. مادەی ئاسنی تیا ئێوە تەسەورەکەن بۆ ئەوەی کە بەدایکەکە بڵێ ئەو کەم خوێنەی کە تووشە بووە فەرموو ئەوە خورمایە تەعویزی پێ بکەرەوە. مادەی فۆلیک ئەسیدی تایە بۆی کە پێی بڵێ ئەگەر نەقسی خوێنت هەیە بە ئاسن حەل نابێ فۆلیک ئەسیدیشی تایە. مادەی کالیسیۆمی تایە بۆ ئەوەی کە بڵێ دایکە بەڕێزەکە خوای گەورە لێ قبوڵ کە تۆ مناڵێکە لەسەر حسابی خۆت بە ئێسک و پرووسکەوە دروست کرد، زۆربەی کالیسیۆمەکەت چوو بۆ ئەوە فەرموو بە خورماکە کالیسیۆمەکەت قەرەبوو بکەرەوە. الله، ئەمە دینی ئێمە ئاگاتان لێی بێ. بۆیە ئافەتی کوردواری خۆمان کاتی خۆی کەم مناڵی بووە، چۆن قورئانەکە بە ژوور سەریەوە بۆ لە زەیستانیا ئاوا خورماشی لە دەور بووە. جا لەو کاتەیە بزانە کورد خورمای چۆن پیا کردووە. بۆ چکە ئەوەنە پابەندی سونەتەکە بوون، زانیویانە ئەمە ضرورە بۆ ئەو دایکە و ضرورە بۆ ئەو مناڵە، بۆیە زۆر ئیتیمامیان پێداوە. یەکێکی تر لەو کێشانەی کە ئافەت تووشێ بێ مشکلی چییە؟ مشکلی حاڵەتی دەرونیە لە کاتێکا مناڵی لێ بێتەوە. حتا خورما مادەی مهدی ئیتیایە بۆ ئەوەی کافەتەکە تووشی کە ئابوو تووشی خەفەت و تووشی قەلەقی نەبێ. سوبحان الله، هەموو پێداویستەکانی ئینسانی تایە. بۆیە خۆشەویستەکانم، بۆیە خوشکان، ئەگەر ویستان لە ماڵەکانی خۆتانە خورما لەگەڵ شتێکی ترا بکەن یاخود دوو مادە تێکەڵکەن، فێر بووین زەڵاتە ئەکەین کۆمەڵەشت تێکەڵەکەین. پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم خورمای بە ترۆزی خواردووە. چی مامۆستا؟ خورمای لەگەڵ ترۆزیا تێکەڵ کردووە خواردوێتی. شتێکی عەجیبە نییە؟ بەڵای ما چین خورما لەگەڵ چیا تێکەڵەکەین؟ لەگەڵیان لەگەڵ تەماتەیان لەگەڵ ماستە. بەڵام فێر بن ئینشاڵڵا لەمەوە دووە ئەگەوتیان چییە؟ بڵێن سونەتە. پێغەمبەری خوا فەرمێ گەرمی ئەم بە ساردی ئەوە کوژم، ساردی ئەو بە گەرمی ئەمە کوژم. شتێکی سارد و شتێکی گەرم. ئەمە عیلمێکی تازەیە لە عیلمی تەغزیەیە، هەتا ئیساکەنە توپ دەرکی پێ نەکردوێتە. سوبحان الله، تا ئیساکەنە یعنی چەکەرەکانی دۆزیوەتەوە، نەچۆتە سەری کە بزانێ ئەمە چییە و چۆنە، لەبەرەوەی کە عیلمێکی زۆر زۆر قوڵە. یعنی چی گەرمی ئەم بە ساردی ئەمە کوژم؟ بەڕاستی ضرورە بگەڕینەوە سەر ئەم سەقافەتە کە پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم فێری کردوین. خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم خورمای لەگەڵ کەرەیە کوڵانووە یاخود سوور کردوێتەوە خواردوێتی. ئێمە هەمان ئەمە برادران سەرە لەقێن، یعنی بڵێ ئێوە سەر بلەقێن بڵێ کورد خورماڕۆنی زانیوە کاتێ خۆی. ئەزانین ئەم خورماڕۆن لەکوێ بەجێماوە؟ لە سنەتی پێغەمبەری خواوە سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بەجێماوە. کەواتە کورد کاتی خۆی لەسەر سنەت بووە، ئێستاش الحەمدولله هەر لەسەر سنەتە. بەس وازام تۆزە چ کوشکاریمانەوێ، تۆزێ دوور کەوتوینەتەوە بۆی کە بچینەوە سەر ئەسڵی ڕێگەکە و ئەسڵی مەبەستەکە. بۆیە کاتی خۆی کە ئافرەت ناڵی بۆچیان بۆ کردووە؟ حەڵوایان بۆ کردووە. ئەزان حەڵوا بەئار ناکرێ، حەڵوا بریتیە لە خورما لەگەڵ شیرا تێکەڵیان کردووە، شێلاویانە داویانە بە ئافرەت. دوای پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم حەلوا و هەنگوینی پێکەوە خواردووە. سێم سەقافەتەکە. بۆیە
ئافرەتەکانی ئێمە کاتی خۆی کە مناڵیان بۆچیان بۆ کردوون حەڵوایان بۆ کردوون بە زمانی کوردی بەڵام حەڵوا پێکهاتەکەی بریتیە لە خورما کە بە شیر بشێلێ بۆ ئەوەی کە زانیوانە ئەمە باشترین و چاکترین شتە بۆ ئافرەتی زەویستان لە کاتێکە لە هەموو کاتێ زیاتریش بگرە پێویستی پێێتی. بڵێن چی؟ ئەڵێن وصلى الله على ئەو بەحری نوری علم و عیرفانە کە دەرکی غەوری ناکە غەیر علم الله سبحانه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.